سەرەتا لەخوای گەورە داواکارم کە ڕۆحی قوربانیانی خۆپیشاندانەکان بە بەهەشتی پانوبەری شادکە و شیفای بەخێریش بۆ بریندارەکان بنێرێ. و من هەلێرەوە بەڕاستی بەناوی فراکسیۆنیشەوە داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین قەرەبووی قوربانیەکان و وەخەم لە بریندارەکان بخوا. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ داوای خۆپیشاندەرانین و هەمیشە پشتیوان و پشتگیری داوای ڕەوای خۆپیشاندەران بووین و دەبین و ئەو خۆپیشاندانانەش بەڕاستی ئێمە بەڕەوا دەزانین چونکە بارودۆخی خەڵک و ژیانی خەڵک لەو پەڕی ناخۆشیدایە، بێموچەیی، بێکار و کەسابەتی و ئەو هەموو گەندەڵی کە لە وڵاتدا دەکرێت، ئەو بێسەرەوبەرەیەی کە هەیە، ناڕوونی لە داهات، ناڕوونی لە پەیوەندە سیاسیەکان و لە بواری کارژێڕی، ئەمانە هەموو بەڕاستی هۆکارن کە دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی حکومڕانیدا نەیتوانیوە هیچ کامێک لەم شێشانە چارەسەر بکە. بۆیە ئێمە ئەو داوای و ئەو خۆپیشاندانانە بەڕەوا دەزانین و پشتگیریان دەکەین و بەڵام بە شێوەیەکی هێمنانە و مەدەنیانە. ئێمە لەگەڵ داخستنی میدیانی، لەگەڵ ئازادی ڕۆژنامەگەرین بە هەموو کەناڵەکانیەوە و ئەمە بە پێی یاسای 35 2007 ڕۆژنامەگەری هەیە، بەڕاستی ئێمە لەگەڵ نین و ئەمە پێمانە پێشێلکردنی یاسای 35 2007 ڕۆژنامەگەریە.